ئەم ئیسلامە هەر بۆیە نەهاتووە پێمان بڵێ وەڵا نوێش بکەن ڕۆژ و بگرن حەج بکەن. ئیسلام پێمان دەڵێ دەبێت ڕۆژی خەڵک ڕووناک بێت، چونکە دوو ڕۆژمان هەیە، ڕۆژی ڕەشمان هەیە و ڕۆژی ڕووناکمان هەیە. قورئانی پڕبەرەکەت و بەخشش کە هات فەرمووی دەبێت خەڵک لە ڕۆژی ڕووناکا بژی، نابێت لە شەوی تاریکا بژی، نابێت ڕۆژە ڕەشەی هەبێ. جەنابەت ئێستا خۆی تۆی خۆشەویست، ئێوە جەنابتان هەمووتان ئەلحەمدوللا زۆر خەڵکی ئەکادیمی و خوێندەوار و نوخبەی ئەم شارن کە لە مزگەوتە کۆ دەبنەوە. من دڵنیام هەر هەمووتان کەسانێکی زۆر زۆر بەتوانان، ئێوە نوخبەکانی شاری سلێمانی لە مزگەوتی ئەحمەدی حاجی عەلی بە خزمەتتان دەگەم. دڵنیام ئەو پرسیارە بە مێشکتاری وەکو کەسێکی خوێندەوار و ڕۆشنبیر ئەڵێ مامۆستا گوناه نییە بڵێ ڕۆژی ڕەش ئەو وشەیە گوناه نییە؟ نا، ئەوە لە قورئاندا هەیە. کاتێک کە هود سەلامی خوای لەسەر بێ لە سوڕەتی هود لە ئاەتی 77 باسی سەیدنا لووتمان بۆ دەکا. پێغەمبەر لووت کاتێک کەوا چەند فریشتەیەک میوانی بوون، بەڵام خۆ پێغەمبەران غەیب نازانن، پێغەمبەران غەیب نازانن ئیلا ئەوە نەبێت کە خوا بە وەحی پێیان دەڵێ. کاتێک کە لەسەر شێوەی چەند گەنجی جوان هاتن، کۆمەڵە خەڵکی نامەردی شارەکە دوول لە ڕووتان داوێن خراپ نێرباز دەوری ماڵی لووت پێغەمبەریان گرت، وتیان ئەو کوڕە گەنجانەمان دەوێ. لووت پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ هەستی بە بێدەسەڵاتی خۆی دەکرد، چەکدارێکی لەگەڵ نییە، خزمێکی لەگەڵ نییە، پشت و پەنایەکی ئیمانداری لەگەڵ نییە. بۆیە فەرمووی هذا یوم عەسیب، دڵی پڕ بوو فرمێسک بە چاوی هاتە خوارەوە. فەرمووی چ ڕۆژێکی ڕەش تێکەوتم، خوایە ئەم ڕۆژە زۆر ڕۆژێکی ڕەشە. ڕۆژە ڕەشە ئەوەیە لە ماڵی خۆمدا تەعەدا لە میوانەکانم بکرێ و دەسەڵاتم نەبێ. یوم عەسیب لە قورئانە هاتووە، ڕۆژی ڕەش هەیە بەسەر خەڵکا دێ. جا ڕۆژی ڕەش ئەوەیە خەڵکی پاک و چاک بکەونە بەر زمان و نەشتەری خەڵکی بەد ئەخلاق و بەدفەساڵ و کۆیلە، ئەوە ڕۆژی ڕەشە.